سڵاوتان لێبێت بەڕێزان. بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەم هەنگاوانە دەنین. سەرەتا کلیک لەسەر ئەو لینکە دەکەین کە دانراوە. دواتر کلیک لەسەر فۆرم پڕکردنەوە دەکەین. پاشان ژمارەی تەلەفۆن داخڵ ئەکەین، ڕاستەوخۆ ئایدی و کۆدێک بە کورتەنامە بۆ دێت. پاشان ئەو ئایدی و کۆدە لەو شوێنەدا داخڵ ئەکەیت کە دانراوە لە فۆرمەکەدا. اینجا فۆرمەکە دەکرێتەوە. سەرەتا کلیک لەسەر ئەتاچ پرۆفایل دەکەین بۆ دانانی وێنەیەکی خۆمان. دواتر ناوی چواری بە ئینگلیزی وەک لە پاسپۆرت نووسراوە، دواتر ناوی چواری وەک لە کارتی نیشتیمانی یاخود کارتی باریکەسیدیدا کە نووسراوە، دواتر دەینە قۆناغی خواروتر، دانیشتووی چ شار وڵاتێکی، دواتر ڕەگەزەکە دیاریەکەی، پاشان بەروار و ڕۆژی لەدایک بوون، دواتر ژمارە تەلەفۆن داخڵ ئەکەیت، دوو ژمارە بێت، لە کاتی ناو دەرچوون پەیوەندی بەو ژمارانەوە دەکرێت. دواتر ئیمێل ئەگەر هەبوو داخڵیەکەی، ئەگەر نەشبوو کێشە نییە. پاشان ناوی گەڕک، ژمارەی خانوو، ژمارەی کۆڵان، ژمارەی فۆرمی خۆراک داخڵەکەی، دواتر شوێنی لەدایک بوون ئەنووسیت. پاشان دێنە سەر زانیاریەکانی خوێندن. لێرەدا ژمارەی تاقیکردنەوە ئەنووسیت. بەڵام خوێندکارانی پەیمانگا زۆربەی ژمارەی تاقیکردنەوەی نییە لەم کاتەدا، لەبەر ئەوە ژمارە سفر دائەنرێت. پاشان لێرەدا ناوی قوتابخانە یان پەیمانگا ئەنووسین، دواتر ساڵی دەرچوون. ئەگەر ناوەکی بیت یان دەرەکی، شوێنی خوێندن لە ناوی عێراق خوێندوتە یان لە دەروی عێراق، دواتر مەڵبەندی پەروەردەکەت ئەنووسی، بەڵام ئەوانەی دەرەوەی سلێمانین ئەتوانن مەڵبەندی ناوچەکە بنووسن. دواتر جۆری بڕوانامە لەم خشتەیەدا سەرجەم ئەو بڕوانامانەی کە ئامادەیی یا پەیمانگا یاخود پیشەین و پەیمانگای 5 ساڵین سەرجەمیان دیاری کراوە، دواتر ساڵی کەوتن ئەگەر هەبوو. سیستەمی سویدی ئەگەر هەژمار بکرێت، کلیک لەسەر بازنەکەی دەکەین. دواتر نمرەی وانەکان داخڵەکەین. ئەگەر پەیمانگا بوو، ئەوە خوێندکارەکە تەنها کۆنمرە و تێکڕا دەنووسێت، دواتر خولی دەرچوون. دواتر ئەو بەشەی کە دڵخوازی تۆیە هەڵی دەبژێری. ئەتوانیت 3 هەڵبژاردە یان کەمتر دیاری بکەیت. دواتر هەڵئەسین بە ئەپلۆدکردنی وێنەی کەسی، کارتی نیشتیمانی، کارتی زانیاری، فۆرمی خۆراک، ناسنامەی باری شارستانی و ڕەگەزنامە ئەگەر هەبوو و ئەگەر نەبوو کێشە نییە، وەک خۆی جێبێڵن. لە کۆتاییدا گەر دڵنیا بووی لە زانیاریەکان، ئەوە کلیک لەسەر پرنتکردنی فۆرمەکە ئەکەیت. دوای ئەوەی کە کلیک لە سەبمیت ئەکەین، ئەم فۆرمەمان بۆیەت، فۆرمەکە پرنت ئەکەین، دواتر ئەیبین بۆ ئامادەیەکەی خۆمان یان پەیمانگا بۆ پشتڕاستکردنەوەکەی وامۆری ئەکەن. دواتر کە مۆرمان کرد، فۆرمەکە ئەیهێنینەوە بۆ زانکۆ بۆ بەشی تۆمارگە. لەگەڵ ڕێزوو خۆشەویستیمان.